وبيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم وغناك قبل فقرك. أمر دولمني حالة باشا أما لدەست خۆت مەدە پێش ئەوەی فەقیر بکەوی، چونکە چەندەها دەوڵەمەندمان بینی فەقیر کەوت، چەندەها کەسمان بینی حاڵی باش بوو بەڵام لێکەوت ئیفلاسی هێنا. پێش ئەوەی پارەکەت لەدەست بدەی، ماڵ و سەرۆت و سامانەکەت لەدەست بدەی، بە ئیزنی خوا بۆ خوا سەرفیکە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار و دەستکورتەکان بدە. چونکە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە سێرم حەدیثەکە بۆ دەوڵەمەندەکان و بۆ کەسانێک کە هەیانە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خوای گەورە هەندێک بەندەی خۆی هەیە ناز و نیعمەت بەسەریانە دەڕژێنێ، دەوڵەمەندیانەکە لمنافع العباد، بۆی سوود بە خەڵکی بگێنن، بۆ ئەوەی کەم و کوڕی مسلمانان پڕ بکەنەوە بە پێی توانای خۆیان. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم جا ئەو دەوڵەمەندانە ئەگەر یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریان نەدا، دەستی فەقیر و هەژارەکانیان نەگرت، خوای گەورە لێیان دەستێنێتەوە ئەیدا بە غەیری ئەوان، بۆ یان دێ کەسە بیری دەوڵەمەندە بێ دوایی ئیفلاس دێنێ و هەنە کەسی فەقیریشەی هەڵەسێتەوە، حاڵی باشە بێ. کەواتە ئەمڕۆ توانات هەیە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. خەڵکی حەش هەزی ساختەچی فێڵباز زۆرە، بەس خەڵکێکی شێ بەڕاستی فەقیرن، بەڕاستی داماون. هەموو کەسێک لە ئێمە کۆمەڵە فەقیرێک دەناسین کە بەڕاستی فەقیرن، کۆمەڵە کەسێکیش دەناسین فەقیرن بەڵام لە ڕاستیە فەقیر نین، بەس پارە پەیاکەن. بۆیە نابێ بەهۆی کەسە خراپەکانەوە ئێمە چاکەکانیش بخەینە ڕیزی ئەوانەوە. هەردوو جۆرەکە هەیە، فەقیری ڕاستەقینە، فەقیری فێڵباز. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ئەو کەسانەی کە دەوڵەمەندن پارەکەیان سەرف نەکرد بۆ خوا، یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریان نەدا، خوای گەورە لیان دەستێنێتەوە و دەیدا بە غەیری ئەوان. جا بۆیە خوای گەورە بۆی ئەو سەرۆت و سامانەت لێ نەستێنێتەوە، دەستی فەقیر و هەژارەکان بگرە بە ئیزنی خوای گەورە، ئەو کاتە دڵخۆش دەبی بە پشتیوانی خوای گەورە.